تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی زیانێکی زۆریان داوە لە شوێنێکی سەرەکی مێژوویی لە شاری دێرینی تەدمر لە سووریادا. یەکەم جار تێرۆریستان لە مانگی 5 ساڵی 2015دا دەستیان گر بەسەر تەدمردا و کەوتنە وێرانکردنی شوێنەوارە دەگمەنە مێژوویەکان و هەروەهاش شکاندنی پەیکەرەکانی ناو مۆزەخانەکە کە تەمەنیان زیاتر لە 2000 ساڵ بوون. لە مانگی 6 ساڵی 2016دا هێزەکانی سووریا و رووسیا ڕایانگەیان کە شاری تەدموریان ڕزگار کردووە، بەڵام ڕۆژی 19 مانگی 1 ئەم ساڵ جارێکی تریش تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ئەم شارە مێژووییان داگیر کردەوە و دەستیان کردەوە بە وێرانکردنی ئەو پاشماوە دێرینانەی پێشتر فریای خاپوورکردنی نەکەوتە بوون وەک ئەو شانۆ ڕۆمانیی لەم شارە دێرینەدا هەبووە. دوا بە دوای ڕزگارکردنەوەی شاری تەدمور لە هەفتەی ڕابردوودا لەلایەن هێزەکانی سووریا و رووسیاوە جارێکی تریش یۆنسکۆ داوای پاراستنی شوێنەوارە دێرینەکان دەکات.